ئێمە ئیشەکەمانەوەیە کە ساباتەکەمان پەروەردەکردنی هەنگە ئەبێ هەموو بەیانیەک بە پێی زەمەنی کاتەکان بن لە بەهاراندا هەموو بەیانیەک دوو لە ساعت 6 لێرە بین تا 4 ئێوارە. بەڵام ئێستا لەم کاتە هەفتەی 3 جار دێن سەردانی هەنگکارمان دەکەین بۆ سەرپەرشتیکردنیان پێویستیەکانیان چییە بۆیان پڕکەینەوە. شێشەکانی هەنگ ئێستا لە مۆژدایە تەنها نەخۆشیەکان ئەگەر هەبێ ئەبێ مەدایمە لەژێر چاوەدێریە بن لەبەر باروە و کۆمەڵە نەخۆشییان ئەم ژەنگە سوورە و ئەو حاڵەتە خەتەریانەی کە هەیە. ئێمە دوو جار هەنگە گوازینەوە لێرە، جارێک لە گەرمێنەوە بۆ شوێستان، جارێک لە شوێستانەوە بۆ داوازینەوەی بۆ گەرمێن. ئەمە یەشێکە لەم کۆڵەستانەی کە سەردەمی زوو پەروەردەکردنی هەنگی تیاکراوە لە هەموو لادێنشینەکان. هەر شوێنە بە هەر منتەقەیەک بە پێی پێویستیەکانی خۆی. سا لێرە لەم سنووری ئەمە لەبەرە سنوورێکی شاخای و دارستانە زیاتر لە کۆڵەسی دار ئیمتیمامیان پێوەرگرتووە. بەڵام لە زۆر شوێنە توانیویانە بە شووری بی و بەو شێوازەی کە هەیە چندراوە و سواخیان کردووە بە قوڕ و توانیوانە هەنگی تێبکەن. لە زۆر شوێن بە شێوازی گۆزەی دروست کراوە، لە زۆر شوێنی کە بە هەر بڵێن منتەقەی بە شێوەی خۆی چی لەبەردەستا وە توانیوەتی بەم شێوازە هەنگ پەروەردە بکە. ئەم پەروەردەکردنە لەم هەنگە لەم کۆڵەسە ئەمە شانەیەکی چەسپاوە، خۆی ناتوانانی شانەکانی جوڵە پێ بکەیت لەبەرەوە بۆ ئەم سەردەم و کاتە ئێمە ناتوانین ئیسپادە لەم شێوازە وەربگرین، چونکە هیچ پڕکردنەوەیەکی هەنگەکەمان بۆ ناکرێت، هیچ توانایەکمانە بتوانین پێداویستەکانی بۆ چارەسەکەیت. ئەمە لە دواوە خۆی قەباغێکەیە بە تەختە دروست کراوە بە ژواری کۆڵەسەکەەوە، قەباغکەکەیتەوە لە دواوە بە دووکەڵ هەنگەکە پاڵ پێوەنێتە پێشە و شانەکانی ئەبری دەریەکەیت. بەدەوە بێت لە درەنگا ببڕدرێ بتوانین چینە مانجی 10 بۆ 11 چونکە ئێستا هەنگویش لە ناتوانین لەمە هەنگ ببڕیت. سنۆخەکان کاکە نوعەتیان زۆرە، بەڵام ئەلموهیم بە تەواوی سنۆخەکان ئەمە شانەیەکی سنووقێکی شانەیە، شانەکانی ئاڵوگۆڕ پێ دەکرێت، با تا شانەی چەسپاو نییە وەکو کۆڵە سەدارەکان. ئەم جۆرەمان هەیە، ئەمە ئەتوانین هەڵاڵەی لێوەربگرین. ژێر تۆڕە پێی دەگوترێت ژێرتۆ ژێری بۆشە. ئەمە سکەیەکەیە لێرە، ئەم هەنگەکە ئەچێتە ناوە ئەو هەڵاڵی کە پێویستیمان پێبێت لە کاتی خۆیدا، قابەکەی داخێن هەڵاڵەکە لێوەردەگرنەوە بۆ بەهار بەکاری دێنەوە. ئەم سنۆخە نوعەتەکەی باشترە لەو کۆڵەسانەی کە لە قەدیمە بەکاردەهات، بۆ ئەمانە شانەیەکی گەڕۆکە. ئێمە تەواوی ساڵەکە ڕۆژانە کە دێن سەردانی هەنگکانمان دەکەن، ئەگەر گومانێک لە هەنگکانمان ئاشک بێت شانە بە شانە ئەتوانین دەری بین و فاسی بکەین و نوقسانەکانی ناو هەنگەکە پڕ بکەینەوە. چ نەخۆشیێکی هەیە ئەگەر زەعیفە بمانێت بە قووەتی بکەین، ئەگەر نەخۆشیێکی هەیە چارەسەریکەین. ئەم سنووقانە سیفەتەکانیان لەوەیدایەن توانای خزمەتکردنێکی باشی هەیە،
لە کۆڵەسەکاندا هیچ توانایەک نییە. ئەمە یەک مەبەستی خامەکە ئەم سنووقەمان ژێری کەپسە، واتە ژێری کە کەپسە سەرەوە ناوێ نایلۆن بێت، ئەبێ سەرەوە خامێک بۆی هەوا گۆڕشەیەک لە بینی خامەکە و سەرتاوەکە کە 10 سانتیم بۆشی هەیە هەوا گۆڕشەیەک کە بێ. حەزێکش کە لە بینوانداناوە ئەم سنووقە خۆی دوو بەشە، بەشی یەکەم پڕ بووە، بەشی دووهەم کە داماناوەتە سەری و حەزێکمان بۆ داناوە بۆی مەلیکە لە خوارەوە نەتوانێت بێتە سەرەوە، لەسەرەوە گەرا بڕێژێ و هەنگەکانیش هەڵاڵەمان بۆ بێنە سەرەوە. بەشی سەرەوە تەنها هەنجونی خاڵی سێ، بەسی خوارەوەشمان ئەوە مەلیکە لە خوارەوە لێ گەرا دەڕێژێ و هەڵاڵە و گەردە و شتەکە لە بەشەکەی خوارەوەدایە. ئەم سنووقە بچووکە سنووقی پەروەردەکردنی مەلیکەیە. ئەم جۆرە مەلیکەی کە خۆمان ئەمانەیە پەروەردەیەکەین لە هەنجێک پەروەردەیەکەین کە ناوازە بێ، واتە یەکەم بێت لە تەواوی هەنگەڵانەکە بزانین کام مەلیکەمان کام هەنگەمان دەرەجەیەکە لەو هەنگە جۆرە مەلیکەیەک وەرگین و لەم سنووقە بچووکە پەروەردەیەکەین هەتا ئەو کاتەی کە خۆمان پێویستیمان بە مەلیکەی و بەکاری دێنینەوە. ئەمە سێ زۆر هەنگی تایە مەلیکەیەکە لەگەڵ کۆمەڵێک هەنگی کەڵە هەنگە لەگەڵ وەزبێک پاڵەیە، واتە سێ جۆرە. بەڵام ئێستا کەڵەهەنگە ئەو بەسەر چۆ کۆتای پێهاتووە، ئێستا ماوەتەوە دوو جۆر مەلیکەکەمان هەیە لەگەڵ پاڵەیە. ئەم مەلیکەیە لە دوای هەنگبڕین زۆر جار لە هەنگبڕینا یاخود بەهۆی نەخۆشیە و مەلیکەیەکمان نامێنێت لە ناو هەنگەکەیە، ئەو کاتەگەرێمە مەلیکەمان نەبێ خۆمان ئامادەکراومان نەبێ ئەبێ بچین لە بازاڕا بیکڕین، یاخود دەبێ واز دە هەنگکە بێنین بیدێنە دەست قەدەر کۆتای پێبێ. بەس ئەگەر خۆمان مەلیکەکەمان هەبێ مەلیکەمان دەرەکەین و ئەکەینە ناو سنووقەکەەوە و ئیسانجارش کرد بێتەوە بە هەنگێکی باش و ئەمە لێرەوەی تاجێکی باشی لێ. ئەم منتیقە شوێستانە ژینگەکەی خاوێنە لە هەموو شوێنە لە هەموو دەردوبەڵایەکەوە دوورە. دوایەوەش لێرە باخی ترێمان هەیە، باخی باداممان هەیە، ترشمان هەیە، ئەنوا و ئەشکال گوڵی شوێستانیمان هەیە، دارەبەنمان هەیە، دارمازمان هەیە کاوانە هەموو دەبێتە هۆکاری دروستکردنی هەنجوین. هەموو گوڵێکی سروشتیە ئەوە نییە بڵێ خۆمان گوڵی بۆ دابینکەین، هەمووی سروشتیە لەم سنوورانە لەم شێوانە پێکاتەوە. ئەم پیشەیە بەڕاستی هەر پیشەیەک ئەگەر خۆشەویستیت بۆی نەبێت ڕۆژە لە ڕۆژان فەشەلی پێنی وازی لێنی و اینەکەی ئەوەی خۆشەویستی نەبێ بۆ هەنگ ناتوانێن پیشەیە بکە. بەڵێن لە هەمووی خۆشتر ئێمە هەچێن ڕێگەکەمان دوورە، هەمووی تاسە و هەوراز و خۆڵ سەرخەر و سەرژوورە، بەڵام لەبەرەوە تێگەی کە هەنگوینێکی سروشتیمان هەیە هەموو هیلێجەکەمانە بیرەچێتەوە. بەڕاستی ئەم منتیقەیە سروشتی ئێرە، جای ئێرە، درەختی ئێرە دوورە لە هەموو شتێک، دوورە لە ساردی، لە شووتی، لە خەڵق، لە قەڵەباخی ئاوادانی. هەنگوینی ئێرە تەواو سروشتیە، هەنگوینێکی بڵێن تێکەڵ نییە لەگەڵ هینەکە و کە ئەوەی کە ئەیەم بەو خەڵکە بیخوات هەر هەمان شیژەیەن بە خۆشەویستان و بە ماڵ مناڵی خۆمان، لەبەرەوە سروشتی و شتێکی نایە بە بەڕاستی. هەنگوین باسی شانەکەی بکەین، شانەی سپی هەیە، ڕەش هەیە تۆزە کاڵترە، ئەمانە ئەگەرێتەوە سەر بڵێن پەروەردەکردنی بەچکە لە ناو شانەکانە. بڵێ ئەم شانەیە ئەگە بەچکەی تیا پەروەردە نەکرابێ شانەیەکی سپیە،
وەجبەیە بەچکەی تیا گەورە کرا تۆزێ ڕەنگەکەی تێرە بێ کە کۆنتر بوو ساڵ بۆ ساڵ وای لێ ڕەژە بێ ئەمە ڕەشی و زەردی و سپێتی شانەکانە بەڵام جۆری ئەو شیلەی کە تی ئەکا ئەو ڕەنگی شیلەی کە تیەکە بە پێی جێگاکان ئەگۆڕێ هەنگوینی وا هەیە مەیلە و سوورباوە هەنگوینی وا هەیە مەیلە و سەوزێکی کاڵە هەنگوینی وا هەیە زەردە هەنگوین هەیە بەسەر ڕەشە ئەنوێنێ بڵین بە پێی ئەو شیلەی گوڵەیە کە لە شوێنەکان کۆیە کاتەوە بە پێی منتیقەکان باشترین کات بڵین سەر لەبانی بڵین لە سەعات 6 بە دواوە ئیترە تا 9 دەی بەیانی ئیتر ئەو کاتە بۆ هەنگبڕین چونکە وەجبەیەک هەنگ لە کاتی ئیشە ئەگەڕێتەوە هینی خۆیەکە بڵین کە دنیا گەرمی کرد زۆربەی هەنگەکان لە ناو سنووقەکانان بۆ تاڵانی و جاری وایە هێرژەکەنە سەریەک و ئەو شتانە ڕوئەیە تێگەلم بەس بەیانیان کەمتر ئەو حاڵەتە ڕوئەیە لە کاتی هەنگ بڕینە بە شێوەیەکی ورد ئەو شانانە بڵین ئەتەکێنی تو لە هەنگەکەی دەرەکەیت و بەبێ ئەوەی شانە بەدەستەوە بشکێ بەڵام ئەگە حاڵەتی کیوا ڕووبە شانە هەنگین بشکێ بێتە تاڵانی هجوومەکەنە سەر بڵین ئەو هەنگەی کە تۆ هەنگ بڕینەکەی تیا ئەنجامەی بەڵام باشترینش دەوێت و بە شێوەیەکی تۆزێ گورجگۆڵ و پەلا هەنگەکەی لێ دەربێ شانە هەنگوینەکەی لێ دەربێنیت و سەری هەنگەکە بنیتەوە خۆی وەرزەکان بەپێی کوێستانی و گەرمێنی شوێنەکان فەرقەکە ئێستا لەو شوێنانەی کە گەرمێنە لە مانگی 5 هەنگوینە بڕن کە چوویتە کوێستان ئەسە لەم شوێنەی ئێمە لە مانگی حەوت بە دوا وەختی هەنگوین بڕینە یعنی ئەتوانی هەنگوین دەرکەی هەنگوینی سەرمۆری بڵین کاملکراو هەیە کە تۆ دەریکەی لە سنووقەکە تێگەلێم شوێنی کوێستانترمان هەیە کە ئەچێتە مانگی 8 و 9 هەنگوینەکەی ئەبڕن باشە ینی بەپێی جێگاکان فەرقەکە هەر شوێنە و وەرزی هەنگوینەکەی جیایە ئەم هەنجونە هەنجونی سروشتی ئەم کوێستانەیە ئێمە هەموو ساڵێک نمونەیەکمان هێشتۆتەوە بزانین ئەم هەنجونی ئێمە هەتا چەند شێواز و یاخود ڕەنگ و یان گۆڕانکارێک بەسەر هەنجونەکانیان دێ بەڵام تا ئێستا ئەوەکو خۆتان دەبینە و خۆی ماوەتە لە 2016ەوە هەتا 2020 ئەمە هەنجونێکی خالیسەیە هەنجونێکە بە زەمانەتە بە فاحسی مختەبەرانی بە هەر شێوازێک کابرا خۆی بێوێ ئێمە ئامادەین بووی وەکو بەشداریمان کردووە لە دەستخوێن و دەورای بەڵام وەکو پێشانگامان هەنجومان نەخستۆتە ناو بازارەوە بیبێنە پێشانگاکان بیفرۆشین یاخود لە ناو بازار و دوکاندارەکان بیفرۆشین تەنها مشتریەکان خۆیان تەلەفۆنمان بۆ دەکەن و بۆیان دەنێرین